بەپێی بە دواداچوونەکانی ئێمە و تەخمین و هەڵسەنگاندن زیاتر لە 300,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان سوود لە حکومەکانی جێبەجێکردن حکومەکانی ئەم یاسایە وەرەگرن و ئەم یاسایە کۆمەڵە گۆڕانکاریمان تێدا کردووە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت. یەکێک لەوانە نرخەکەمان دابەزاندۆ بۆ 105 لە نرخی حەقیقی زەوی لە شار و شارۆچکەکان و هەروەها هەموو ئەو خانوانەی کە تاکو سیویەکی 12 ساڵی 2020 بە زێدەڕۆیی دروست کراون و کەوتونەتە ناو ماستەر پلانی شارەوانیەکان و بەمەرجێک پێچەوانەی ماستەر پلانی شارەوانیەکان و ڕێگری نەبن لە خزمەتگوزاری گەیاندن بۆ شارەوانیەکان. ئەمانە هەموو حکومەکانی ئەم یاسایە ئەیانگرێتەوە و هەروەها بۆ ناوچەکانی ئەو ناوچە شار و شارۆچکانەی کە لە سەردەمی ڕژێمی ڕابردوو دووچاری وێرانبوون هاتوون قەزا و ناحیەکانی سەرسنوور تایبەتمەندیەکمان جیا کردوتەوە کە لە 102 لە نرخی حەقیقی زەوی خانووەکانی لەسەر تاپۆ ئەکرێ هاوشێوەی قەزای چۆمان قەزای مێرگەسوور لە پارێزگای هەولێر و هەروەها قەزای پێنجوێن هەڵەبجە چوارتا قەڵاتزێ هەموو ئەو ناوچانەی کە لە سەردەمی ڕژێمی ڕابردوو ناحیە و قەزایانەی کە دووچاری وێرانبوون هاتوونە لە دوای ڕاپەڕینی ساڵی 90 ئاودان کراونەتەوە حکومەکانی ئەم یاسایە ئەیانگرێتەوە بە 102 لە نرخی حەقیقی زەویەکە خانووەکانیان لەسەر تاپۆ ئەکرێت. وهروەها ڕووبەر لە ئاستی پارێزگاکان 300 متر لە ئاستی ناحیەکان 400 متر لە ئاستی قەزاکان 400 لە ئاستی ناحیەکان 500. بە هیچ شێوەیەک حکومەکانی ئەم یاسایە لەسەر ڤێلاو ئەو خانووانە جێبەجێ نابێت کە لەسەر ئەرزی کشت و کاڵی دروست کراون تەنها لەسەر ئەو شوێنانە جێبەجێ ئەبێ کە کەوتونەتە ناو چوارچەوەی ماستەر پلانی شارەکان و ئەو گەڕەکە دوورە دەستانە و هەژار نشینانەی کە بە حکمی ئەو زروفانی کە لە هەلومەرجی کوردستان هاتوونەتە پێش بە حکمی کەم دەرامەتی خەڵک کە بە ناچاری زێدەڕۆیان کردوتە سەر مڵکەکانی شارەوانی تەنها حکومەکانی ئەم یاسایە لەسەر ئەم ناوچانە جێبەجێ ئەبن و ئەم یاسایە بێتە سەرەتایەکی باش بۆ ڕاستکردنەوەی نەخشەی بنەڕەتی و ماستەر پلانی شارەوانی ئەو گەڕەکانی کە بە زێدەڕۆ دروست بوونە و ئەم یاسایە ئەبێتە هاندەرێک بۆ گەیاندنی خزمەتگوزاری پێویست بۆ ئەو گەڕەکە هەژار نشین و زێدەڕۆیانەی کە بە زێدەڕۆیی دروست کراون و ئەم یاسایە سەرنجام ئومێدەوارین بەو ئامانجە هەموارمان کردوتەوە و یا حکومەکانی یاساکەمان گەیاندۆتە سیویەکی 12 2020 بۆی ئەم یاسایە کۆتایی بێنێ بە دیاردەی زێدەڕۆییکردن و دیاردەی ناڕێکی لە شار و شارۆچکەکان. بۆ ئەم مەبەستە ئێمە ئەمڕۆ ئەم یاسایە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بە دەنجی ئەندامانی پەرلەمانی کوردستان پەسەند کرا